And a special thanks to Representative Omar of Minnesota. دۆناڵد ترەمپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی تر هێرشی کردەوە سەر ئیلهان عومەری نوێنەری موسڵمانی حیزبی دیموکرات لە کۆنگرێسی ئەمریکا و تۆمەتباری کرد بەوەی لە کۆنتڕۆڵی نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەرچووە. دوای ئەوەی ئیلهان لەبارەی سیاسەتی ئەمریکاوە لە چەند لێدوانێکدا باسی لەوە کردبوو، ئەمریکا کەوتووەتە ژێر کاریگەری سیاسەتی لۆبی لایەنگری ئیسرائیل. ترامپ ئەمە بە دژایەتی سامی و ئیسرائیل ناودەبات و تۆمەتبارکردنەکەی ئێساشی لە چوارچێوەی ئەو هێرشەدایە کە ترامپ لە دژی نوێنەرە موسڵمانەکە سەرکردایەتی دەکات. ترامپ لە تویتێکدا دەڵێت نانسی پیلۆسی کۆنتڕۆڵی بەسەر کۆنگرێسدا نەماوە، ئەو هیچ کارێکی نەکرد، دەبوو چاودێری لێدوانەکانی ئیلهان بکات کە دژایەتی سامی و ئیسرائیلە. ترامپ لە درێژەی تویتەکەیدا ئاماژە بەوە دەدات نەک هەر ئیلهان لە کۆنتڕۆڵی پیلۆسی دەرچووە، بەڵکو ئیلهان کۆنتڕۆڵی پیلۆسی کردووە. ئامانجی ترامپ و لۆبی ئیسرائیلی لە ئەمریکا و لە سەرویانەوە لیژنەی پەیوەندیە گشتیەکانی ئەمریکی ئیسرائیلی ناسرا و بە ئایپاک لەو کاتەوە دەستی پێکرد کە ئیلهان ڕەخنەی لە ڕۆڵی ئەو لیژنەیە گرت کە کاریگەری گەورە و زۆری لەسەر سیاسەتەکانی ئیداری کۆشکی سپی هەیە تا ئەو ئاستی بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکاتە قوربانی بەرژەوەندیەکانی ئیسرائیل. لۆبی ئیسرائیلی بۆ چەواشەکردنی ڕایگشتی لە ئەمریکادا هەر ڕەخنەیەک لە ئیسرائیل بە دژایەتی جوولەکە وەکو ئاین یەکسان دەکات کە ئیلهان عومەر ئەوەی ڕەت کردووەتەوە. دوهەمین هێرشی ترامپ بۆ سەر ئیلهان عومەر ئەوە بوو کە لێدوانێکی ناوبراوی تێکەڵ پارچە ڤیدۆیەکی 11 سێپتەمبەری 2001 کردبوو وەکو ئەوەی کە ئیلهان پشتیوانی لەو ڕووداوە بکات. دوجار لەسەر ڤیدۆکە دەڵێت هەرگیز لە بیرمان ناچێتەوە. ئەمە ژناڕزایی بەرفراوانی لێکەوتەوە و نانسی پیلۆسی داوای لە ترامپ کرد ئەو ڤیدۆ تویتە بسڕێتەوە. هەروەها ژمارەیەکی زۆر لە سەرکردە و چالاکە سیاسی و ئاینەکانی جوولەکە و کریستیانەکان دژی ترامپ و ئایپاک وەستانەوە و ئەو هێرشەی سەر ئیلهان بە هێرشێکی بەرنامە بۆ داڕێژراو بۆ بێدەنکردنی دەنگە ڕەخنەگرەکان لە ئیسرائیل و سیاسەتی ترامپ ناو دەبن کە ئیلهان لەو بارەوە ڕایگەیاند ئەو بۆ ئەوە هەڵنەبژێدراوە کە بێدەنگ بێت. was a fabulous achievement that happened under our watch. We are not there to be quiet. We are not there to be invisible. پێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانیش بە شێوەیەکی بەرفراوان و لە ژەن ناونشانی پشتیوانی لە ئیلهان دەکەم داوایان لە بەڕێوەبەرایەتی تویتەر کرد ڤیدۆکەی ترامپ بسڕێتەوە و ئەکاونتی سەرۆکی ئەمریکاش دابخات. هەروەکو چۆن ئەو ئەکاونتانە دادەخات کە هەڕەشن بۆ سەر ژیانی خەڵکانی تر. پیلۆسیش لە لێدوانێکدا ڕایگەیاند بۆ وەرگرتنی ڕێوشێنی پێویست بۆ پاراستنی ژیانی ئیلهان و خێزانەکەی و فەرمانبەرانی لەگەڵ پۆلیسدا قسەی کردووە. هیشام هیلەری توێژەر لە تویتێکدا کە ئاڕاستی ئەمریکەکانی کردووە دەڵێت پیشەکەم کە سەرچاوی بژێویمە لێکۆڵینەوەیە لەسەر دەسەڵاتدارە دیکتاتۆرەکان کە زۆربیان لە ناوچەی عەرەبیدان. ئەم جۆرە ئەنامانەی ترامپ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەڕەشەی لە نوێنەرە ئۆپۆزیۆنەکەی وڵاتەکەی دەکات ئەوە لە بنەمەکانی کتێبی دەسەڵاتی دیکتاتۆریەوە وەرگیراوە. براین میلزی چالاکی کۆمەڵایەتی بۆ چوونی وایە ئەوەی ترامپ لە دژی لە هەندێک کات بەسە بۆ لادانی لە کۆشکی سپی چونکە ئەمە نمونەیەکی تری خۆشحاڵی زۆرینەی ڕەگەسپەرستیە لە وڵاتدا. ئەوەی جێگەی سەرنجە لە نێو ئەو عەرەبانی کە پشتیوانیان لە ترامپ کردووە لە دژی ئیلهان عومەر نووسەرانی سەر بەڕژەمەکانی سعودە و ئیماراتن. بۆ نمونە ئەحمەد فەراجی نووسەری سعودی دەڵێت گرفتی ئیلهان ساویلکەیەتی کە بووەتە قوربانی ئەنجومەنی پەیوەندی ئەمریکی ئیسلامیەکان کە یەکێکە لە باڵا گرنگەکانی ڕێکخراوی ئیخوان موسلیمین و هێڵە سوورەکانی بەزاندووە کە ڕێگە بە کەس نادرێت تێیان پەڕێنێت. ناوبراو ئاماژەی بە هێڵە سوورەکان نەکرد کە بۆ هەمووان ئاشکرایە ڕەخنەگرتن لە زایانی و ئیسرائیل هێڵی سوورە و ئێستا سعودە و ئیماراتیش ئەوەندە لە ئیسرائیل نزیکن بە هێڵی سووریان دەزانن. ئامادەکاریش دەکەن بۆ گرێبەستی سەدە کە کۆتایی هێنانە بە کێشەی فەلەستین بە قازانجی ئیسرائیل.